سڵاو لە خۆشەویستانی تۆڕی میدیایی ڤار ئەم کاتتان باش بێت. شەپۆلێکی بەفر و باران و سەرمای توندی جەمسەری ئاگاتە ناوچەکانی هەرێمی کوردستان و پێشبینی وایە کە سەرەتای دەستپێکی ئەم شەپۆلە لە پارێزگای دهۆکەوە بێت کە ڕۆژی یەکشەمەی ئەم هەفتەیە بە تێپەڕبوونی کات هەر لە ئێوارەی یەکشەمە تاوەکو شەوی یەکشەمە ئاگاتە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران و ناوچە شاخەوەکانی پارێزگای هەولێر ئەگەری بارینی بەفر هەیە. هەروەها لە ڕۆژی دووشەمە پێشبینی وایە کە ئەم شەپۆلە بەرفراوان بێتەوە بۆ پارێزگای هەولێر و ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین و پارێزگای سلێمانی و هەروە پارێزگای کەرکووک و پارێزگای هەڵەبجە و ناوچە شاخەوەکانی دەوروبەری لەگەڵ گەرمیانە ئەگەری بارینی نیمەباران و کڕێوە بەفرێ یا هەندێک کاتە بێتە بەفر و باران بە تێکەڵی و لە نێوان ڕۆژی دووشەمە بۆ ڕۆژی سێشەمە ئەگەری بارینی بەفر هەیە لە سەنتەری پارێزگای سلێمانی، پارێزگای هەڵەبجە و پیرمام و شیلاتزێ و ئامێدی و بامەڕنێ و هەروەها سۆران و مێرگەسوور و دەڤەری باڵەکایەتی و وەرتێ و هەروەها پیرمام لەگەڵ خەلیفان و پێنجوێن و شارباژێڕ و ئیدارەی ڕاپەڕی نیشان دەکات ئەگەری بارینی بەفر هەیە لەگەڵ ناوچە بەرزایەکانی گەرمیان وەکو گربچنە، سەنگا و شێختەویل، هەروەها لە بناری بەمۆ لە با بڵێن بازیان ئەمانە بەگشتی ئەگەری بارینی بەفر کراوەیە. قەرەداغە پیرەمەگرونە ئەگەری بارینی بەفرێ بەڵام پێشبینی ناکرێت ڕێژەی بەفرەکە زۆر بێت و ڕێژەی بارانبارینیش کەمە لە نێوان 7 میلیمەتر تاوەکو 15 میلیمەتر لە هەندێک ناوچە ئەگەری نیمەبارانێ. بەگشتی لە ڕۆژی سێشەمە بارستەهوایەکی قوتبی زۆر ساردی جەمسەری دائەبەزێتە نێو سەنتەری شارەکان کە بە جۆرێک پلەکانی گەرما دائەبەزێ، لێ پێشووتردا وێنەی نەبووە بە ڕێژەیەکی بەرچاو پلەکانی گەرما دائەبەزێ کە لە ڕۆژدا پلەکانی گەرما لە هەندێک ناوچەی هەرێمی کوردستان و بەتایبەتی ئەو ناوچانەی کەونە دامێنی ناوچە شاخاویەکان لە ڕۆژدا پلەکانی گەرما لەژێر سفرایە و لە شەویشدا لە هەموو ناوچەکانی کوردستان واتە لە خانەقین هەتاوەکو زاخۆ چەندین پلاچە دەژێر سفرەوە لە هەندێک شاردا 15 پلەژێر سفر تێئەپەڕێنێ کە ئەمەش سەرمایەکی سەختە کە وەکو خودی خۆم پێشنیارم وایە کە لە ڕۆژانی 20 و 21 بکرێتە پشووی فەرمی لە ناوەندەکانی خوێندن نەک لەبەر باران و بەفر بەڵکو بەهۆی هاتنی ئەو سەرماتوندە چونکە خوێندن ئەستەمە بێت لە ناوەندەکانی خوێندن بەگشتی و شەپۆلەکە تا ڕۆژی سێشەمەیە بەڵام سەرما هەتاوەکو 25 مانگ بەردەوامە و لە دوای 26 مانگەوە پێشبینی هاتنی شەپۆلێکی بەرفراوانی باران و بەفرەکەین بۆ ناوچەکانی هەرێمی کوردستان.